ئازان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری گفتوگۆکەمان گفتوگۆیە لەبارەی دۆخی سیاسی عێراق و ئەو هەلومەرجە سیاسی کە لە عێراق و ناوچەکە گوزەرێ بە میوانداری زۆر بەڕێز کاکامەران غەریب چاودێری سیاسی. کاکامەران بەخێر بێت و خۆشحاڵین. زۆر سپاس. کاکامەران ئەوەی کە ئێمە لە ماوەکانی ڕابردوو بەریەکەوین دۆخی سیاسی عێراق جۆرێک لە نائارامی، جۆرێک لە ناسەقامگیری و پێکنهێنان و دواکەوتنی حکوومەتی نوێ هەموو ئەمانە کۆمەڵە ئیشکالەتێکن لە ناودۆخی سیاسی عێراق بەریەکەوین و ڕووداوی جیاوازی لە کەوتوتەوە و بە تایبەتیش لەو ماوەی ڕابردوو پرسی زیاتر کەوتنە ژێر پرسیاری سەروەری عێراق و دەزوەردانی دەوڵەتانی ناوچەکە لە کاروباری عێراق و زۆرجار لەشکرکێشی و هێرشی سەربازیش بۆ سەر سنوورەکانی هەرێمی کوردستان و عێراق. پێمان خۆشە بە ئامادەبوونی جەنابەت گفتوگوێم تەورە بکەین بە تایبەتیش لەوە دەست پێ بکەین کە ئەمڕۆ مستەفا کازمی هاتە هەولێر لە نزیکەوە سەرۆک بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستانی بینیوە و لە قسەکانی سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ مستەفا کازمی ئاماژەیەکێ لەسەرەوەی کە نابێت عێراق بکرێتە شوێنێک بۆ یەکلاکردنەوەی ململانیا هەرێمی و نێودەوڵەتەکان. پێم خۆشە ڕوانگەی جەنابەت سەبارەت بەم هەلومەرجە تازەی کە لە عێراقا گوزەرێت بزانم. بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێستان دیارە ئێمە کاک سەربەست لە وەتی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە مانگی دەی پارساڵ ئەنجام درراوە ئەمە چەندەمین بەرنمەیە کە لە خزمەت ئێوە و تەلەڤیزۆنەکەتانە گەنگەشەیە و بارودۆخەوە هەروەها و بنبەستە سیاسیەکەین کە لە عێراقا ڕوویداوە. دیارە ئیرادەیەک لە دەرەوەی سنوورەکانی عێراق هەیە کە ناوێ عێراق سەقامگیر بێ بەو شێوەیە کە تۆ چۆن ئەڵەی لە دەرەوەی سنوورەکانی خۆت یەکلایەکردنەوەی ململانەکان و هەروە ئەو ئەستەنگ و قەیرانانەی کە ڕوبەڕووی وڵاتی خۆ دەبێت لە دەرەوەی سنوورەکان یەکلایی بکەیتەوە. ئەمە بۆتەوە هۆکاریەوەی کە عێراق تاوەکو ئێستاوا بۆ نزیکەی ساڵێک ئەچەیەکە نەتوانێ حکوومەتی خۆی پێک بێنێ. ئەمە بەر لە هەموو شتێک خەڵکی عێراق لی زەرەرمەند دەبێت. دیارە ئێمە وەکو هەرێمێکی فیدرالی و هەروەها وەکو مکەوەنێکی ئەساسی لە پێکهاتی عێراقا کە کوردین ڕۆڵێکی زۆر کاریگەر و کارامانە بێت لە دیاریکردنی چارەنووسی عێراقا. بەڵام ئایا حیزبە سیاسیەکانی عێراق هەروەها ئەوانەی کە تاوەکو ئێستا هاتوونەتە سەر حکم تا چەند ڕازگۆ بوون بەرامبەر بە مافەکانی گەلی کورد؟ ئێمازانی کە لە 2023ەوە تاوەکو ئێستا کە ڕژێمی بەعز ڕووخاوە ئێمە سەرجەم تەیارەکانمان تاقی کردوتەوە، هەموو لایەنە سیاسیەکان کۆنتاکتی ڕاستەوخۆ ڕاستەوخۆمان لەگەڵیانە هەبووە، وڵاتانی دراوسێ بە هەمان شێوە. بەڵام تاوەکو ئێستام قەیرانانە بەردەوامە. تاکو ئێستا و بنبەستە سیاسی کە لە عێراقا هەیە زیاتر بەرەو قوڵبوونەوە ئەچێ. ئەمە خۆی لە خۆی ئایسەلمێنێکە عێراق وڵاتێکی ناسروشتیە، وڵاتێکە کە بە زۆر بەیەکەوە لەکێنراوە، وڵاتێکە کە ناتوانن مکەون و لایەنە سیاسیەکان ڕازگۆ بن لەگەڵ یەکتر و متمانەیان بە یەکتر نییە. ئەمە تاکەی بەردەوامە بێ دیار نییە. بەڵام ئەوەی کە ڕوون و ئاشکرایە ئەوەیە کە تاوەکو ئێستا وڵاتە ئێقلیمیەکان نایەنەوێ کە عێراق خاوەن دەسەڵاتێکی سربەخۆ بێ کە بتوانێ خۆی دەرەقەتی کێشەکانی ناوخۆی بێ، خۆی سنوورەکانی پارێزێ و هەروەها بتوانێت پەیوەندیە نێودەوڵەتیەکانیش لەگەڵ وڵاتانی دراوسێ و هەروەها جیهان ڕێک بخا. عێراق وەکو وڵاتێکی بێدەرگا و پەنجەرەی لێ هاتووە کە هەر کەسێ ئارەزووی لێبوو دێتە ناو، هەر کەسی ئارەزووی لێبوو ئەچێتە دەرەوە. ئەمە بەر لە هەموو کەسێکە بێ حیزب و لایەنە سیاسیەکانی عێراق بیری لێ بکەنەوە بۆچی بوون بە داردەستێک بەدەست وڵاتانی ترەوە لە پێناوێکە ئەوەیە کە ئەوان خۆیان شیعارەکانیان بەرزەکەنەوە کە ئایا ئێمە عێراقی نەخێر بەپێی ئەوەی کە دەرەکەوێ عێراقی بوونێک لەوەیان نییە. ئێمەی کورد مافیەوەمان هەبێ هەیەکە کە شانازی بە عێراقی بوونی خۆمانەوە نەکەین. بۆ چونکە ئێمە لەسەر دەستیم وڵاتە لەسەر دەستیم دەوڵەتانە غەدرێکی 100 ساڵەی مێژووییمان لێکراوە. هەروەها جگەلەوە ئێمە نەتەوەیەکین جیا لەو نەتەوەی کە پێڵن نەتەوەی عەرەبووەوان خۆیان بە بەشێک لە نیشتیمانی عەرەبی ئەزانن. بەڵام عەرەبی عێراق بە شیعە و بە سوننەوە کە شانازی بەواکەن کە ئەوان عێراقین، عێراقی بوونیان لەکوێیە کە ناتوانن دوو حیزبی سیاسی
بە هاندانی وڵاتێکی ئەقلیمی بگەنە ڕێکەوتنێک. هاتنی مستەفا کازمی بۆ هەرێمی کوردستان وەکو سەرجەم هاتنەکانی تر دیارە بە دوا دەریچەیەکە ئاگەڕێن. مستەفا کازمی کارکتەرێکی جێگیرتری هەیە، تەکنۆکراترە لە سەرک وەزیرەکانی تر، لە حیزب و لایەنە سیاسیەکانی زیاتر لەوانەیە متمانیان بە کازمی هەبێتەوەکو ئەوانی تر. بۆ ئەوانەی تر سەلماندیان کە کەسایەتیەکی لۆکاڵی تایفیان هەیە، ئەو سەرک وەزیرانانی تاکو ئێستا لە 2023 تاوکو ئێستا هاتوونەتە سەرحکم ناتوانن لەو جوغزە تایفیە ئاینیەی کە هەیەە دەرچن، ئەوەیان پێش هەموو شتێک خستووە و بەرژەوەندیە باڵاکەیان تەنها عەشرەتەکەیان، تایفەکەیان، مەزهەبەکەیان، هەروەها ئەو بارودۆخەی کە لە دەور و پشتی خۆیانە. بەڵام مستەفا کازمی سەلماندی لەگەڵەوەی کە ماوەیەکی کەمە دەست بەکار بووە وەکو سەرک وەزیران، سەلماندی کە ئەتوانێت بە شێوەیەکی پرۆفشناڵ تەعامل لەگەڵ قەیرانەکان بکە، بە یەک فاسیلە لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی تر بوەسێ. ئەویش وەکو سەرک وەزیران ئیحراجیەکی زۆری بۆ هاتووەتە پێش، بۆ لەبەرەوەی بەغدا بووە بە چۆنەڵی شەقامەکانی بۆتەوە گۆڕەپانی یەکلاییکردنەوەی ململانەکان. میلیشیاکان دەستیان بەسەر بەغدایە گرتووە، بۆ ئەویش کە بە شێوەیەکی تەکنۆکرا لە بارودۆخەکان ڕوانەی ئەحراجەیەکی زۆری بۆ دروست کردووە، بۆیە هەموو دەرفەتێکە قۆزێتەوە بۆ ئەوەی کە لەم قەیرانە دەرچێ. سەردانی ئەم ڕۆژی بۆ لای سەرۆک بارزانی وەروە جەنابی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمی کوردستان هەر لەو چوارچێوەیە کە ئەو بتوانێت بە هاوکاری کورد چارەسەرێک بۆ ئەم قەیرانە بدۆزێتەوە. بەڵام تا چەند ئەتوانێت دەرەقەتی ئەو بارودۆخە بێ، ئەوە ئایندە دەریەخات. کاکەمران پێم خۆشە لەسەر ئەم بابەتی نەبوونی سیاسەتە نیشتیمانیە یان سیاسەت عێراقیە بمێنینەوە، بە تایبەت لەوەی کە لە ماوەکانی ڕابردویان لە 10 ساڵی ڕابردووە بۆ نمونە حکوومەت عێراقی بەهۆی نەبوونی ئەو سیاسەت نیشتیمانیەوە زۆر جار هێز و دەسەڵاتی خۆی بەکارهێنا بەرامبەر بارێمی کوردستان، ینی بەر لە دەست درێژەکانی دەوڵەتانی ناوچەکە بۆ سارێمی کوردستان، حکوومەت عێراقی بۆ خۆی بودجە و موچەی خەڵکی کوردستانیە بڕیوە، هێزی دیجلی ناردە ناوچەی کوردستانەکانی دەرەوەی داری هەرێمی کوردستان لە 16 ئۆکتۆبەرە هێزی بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکارهێنا. ینی هەز ناکەی لە عێراقا یەکێک لە هۆکارەکانی ئەم ناسەقامگیری و نادڵینایی و ئەو بنبەستە سیاسی کە جەنابەت دواسیەکەی ئەوەیە کە سیاسەتێکی نیشتیمانی یان سیاسەتێکی عێراقیانە حزوری نییە. بە دڵنیایەوە وەکوتم ئەوان لە جوغزێکی زۆر تەسکە ئەسوڕێنەوە. ئێمە بە بەشێک بە عێراق ئەزانن، بەڵام پێیان وایە کورد مەترسیە بۆ سەر عێراق. بە بەشێک لە عێراقمان نەزانن، بەڵام شایستە داراییەکانمان نادەنێ. بە بەشێک لە عێراقمان نەزانن تا ئەو کاتەی کە زیان بە ناوبانگی خۆیان نەگا، نەو ناوبانگەی کە لە ئەساسی ئاوەدانی و سەقامگیری و ئارامی هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ ناوچەکانی ژێر دەسەڵاتی ئەوانە و بەراوردە کە ئەکرێ، ئەو کاتە ئەوان بیر لەوەکەنەوە بۆچی کوردستان بەم شێوەیە سەقامگیر و ئاوەدانەوە ئێمە نەمانتوانیوە، ئەوان ناتوانن ناوچەکانی خۆیان وەکو کوردستان لێ بکەن، ئەیانەوێت کوردستان وەکو ناوچەکانی خۆیان لێ بکەن. تاوان هەر یەکە و لە ڕوانگەی حزبی خۆیەوە، هەر کەسە و لە ڕوانگەی مەزهەبی خۆیەوە و تایفەی خۆیەوە، ئەمە ئەڕوانێ بۆیە ناتوانن لەو سیاسەتە گشتگیرەی هەرێمی کوردستان تێبگەن کە لە 2023 تاوەکو ئێستا پیادەی کردووە کە بەیەکەوە عێراقێک بنیاد بنێن کە مادام ئێمە جەبری مێژوو وای لێکردوین کە لە سایی لە چوارچێوەی دەوڵەتێکا بین بە ناوی عێراق، لا ئەقل بتوانین عێراقێکی دیموکرات بێ، عێراقێک بێ کە هیچ نەبێ ئێمە تایە مافی هاوڵاتی بوونی خۆمان هەست پێ بکەین، هەست بەوە بکەین کە بەڕاستی ئەوەی کە لە عێراق دێتە سەر حکم بە چاوی عێراقیەک لە ئێمە ڕوانێ. بەڵام کە ئەوە هیچ کاتێک شانازی نەبووە بۆ ئێمە، عێراقی بوون هیچ کاتێک شانازی نەبووە بۆ ئێمە. بەڵام وەکوتم ئەو بەرژەوەندیە تایبەتیانە وای کردووە کە گوتارێکی نیشتیمانی نەیەتە ئاراوە، ئەوان چەند خۆیان بە ئێرانی ئەزانن ئەوەندە خۆیان بە عێراقی نازانن. ئەمە کێشەکەیە، بۆیە ناتوانێ گوتارت داڕێژەری گوتارێکی نیشتیمانی بێ، ناتوانێت بە چاوێکی نیشتیمانیانە لە حیزبەکەی تەنیشتی و هەروەها لە
نەتەوەکەی ترکە لە وڵاتی عێراقا بەیەکەوە ئەژین بڕوانێ. بۆیە هەموو کاتێک مادام ئەم ئەقلیەتە لە ناو شەقامی سیاسی عێراقا حازرە، وڵاتە ئیقلیمیەکان ئەتوانن بەبێ پەردە دەستوەردان لە خاکی عێراقا بکەن بە هەرێمی کوردستانیشەوە کە باجی ئەوەی داوەکە حکوومەتێکی لاواز و حکوومەتێکی تائیفی بەرژەوەند پەرست لە عێراق لەسەر حکومە سنوورەکانمان بردومانەکرێ، وای لێ هاتووەکە ناو شارەکانیشمانەوە لەلایەن ئێران و تورکیا و بردومانەکرێ بۆ لەبەرەوەی عێراق ناتوانێت سنوورەکانی خۆی بارێزێ، عێراق ناتوانێت سەروەری خۆی بپارێزێ و هەروەها ئەو مافەش بە ئێمە نادا کە ئێمە خۆمان سنووری خۆمان پارێزین، خۆمان سەروەری خۆمان پارێزین. دان بەوەدا بنێ کە حکوومەتی هەرێمی کوردستان بە واقعی حکوومەتێکی فیدراالیە لەگەڵەوەی کە عێراق لە دەستوراتوەکە حکوومەتێکی فیدراالیە، بەڵام ئەوەی کە تەنها بڕوای بە فیدراالی بوونی عێراق هەیە ئەویش فیدراالی هەرێمی کوردستان تەنها ئێمە خۆمانی. ئەجینا حیزب لایەنە سیاسیەکانی تر عەرەبەکان بە هیچ شێوەیەک عێراق بە عێراقێکی فیدراالی نازانن، لەبەرەوەی خۆیان نەزانن بیرکردنەوەی خۆیان چۆنە، ئەقلیەتی خۆیان چۆنە، ئەو فیدراالیەتی کە لە سوئیسرا پیاداکرێ ئەزانن مستەحیلە لە عێراق پیادە بکرێت. کاکەمەران ئەوەی کە جەنابەت باسیەکەی کە زۆر جار سیاسەتێکی لە ناوخۆی عێراق هەوڵەیە هەرێمی کوردستان لەوان بچێت لە وێرانیەکانیەوان لەو دۆخە سیاسیە ئابوووریە کۆمەڵایەتی خراپەی کە لە ناوەڕاست و باشووری عێراق گوزەرێ هەوڵە دەن سلێمانی و هەولێر دووەکیش لەوان بچێت و ئەمانش بچنە ڕیزیەوانەوە. هەر ئەو سیاسەتی کە لە بەغدا هەیە و هەوڵەیات هەرێمی کورد بەر بە پێشکەوتنەکانی هەرێمی کوردستان بگرێ، زۆر جار لە کاتی هێرشە سەربازیە سنووریەکانە کە لەلایەن دەوڵەتی تورکیا و ئێران وەکرێتە هەرێمی کوردستان و سەروەری و سیادەی هەرێم و عێراق پێشێلەکرێ، لە عێراقەوە جددیەتێکی باش نییە لەوەی کە بۆ پاراستنی سیادی هەرێمی کوردستان، بۆ بەرزکردنەوەی سکاڵا لەنتەوەی گرتوەکان، بۆ بەدەنگهێنانی مەحفەلی نێودەوڵەتی. یعنی عێراق لە پرسی بەرگریکردن لە هەرێمی کوردستان، لە پرسی پاراستنی سەروەری عێراق بۆ خۆشی یعنی کەم تەرخەمە بە تایبەتی ئەو کاتانەی کە هەڕەشەکان لە سنووری هەرێمی کوردستانەوە بێت. نەوەکو کەم تەرخەمە هیچی پێ ناکرێ، کە هیچیشی پێ ناکرێ و بارودۆخەی پێخۆشە. ئەوەی کە خۆی پێی ناکرێ بە هێرشی سەربازی بیکاتە سەر هەرێمی کوردستان، پێی وایە بە وکالەت ئێران و تورکیا توانن بیکەنەوە هەرێمێکی زەقیفیەوێ، ئەسڵەن هەرێمی ناوێ ئەو تەعامل لەگەڵ شارەکانە کە پێی وایە کە وەکو محافەزەکانی تری عێراق بەو شێوەیە تەعامل لەگەڵ هەرێمی کوردستانی شابکە. ئەوەشی کە تاوەکو ئێستا ماوەتەوە یەکگرتووی خیتابی سیاسی کورد بووە لە پێناو پاراستنی ئەزمموی هەرێمی کوردستانە گینا لە پاش 2023وان کۆتاییان بە سیستەمی فیدراالی هێنابوو، کۆتاییان بە هەموو ئەو سیما جوانانەی هەرێمی کوردستان هێنابوو کە وەکوتانەیەک بە نێوچوانی ئەوانەوەیە. کوردستان وەکو دوورگەیەکی ئارام لە ناوچە قەیراناوی و ئاڵۆزاویەی عێراقکە 100 ساڵە ئێستیقراریەتی بەخۆیەوە نەبینیوە بە دڵنیاییەوە تانەیە بۆ ئەوان نەخێر نەوەکو جددینین لەوە بەڵکو پێشیان خۆشە ئەوەی کە خۆیان پێیان ناکرێ بەرامبەر هەرێمی کوردستان ئێران و تورکیا بیکەنەوان هەرێمێکی لاوازیانەوێ یانەوێ بە جیاجا تەعاملمان لەگەڵا بکەن، سلەیمانی بەجیا هەولێر بەجیا دووەک بەجیا بە هەمان شێوە شارەکانی تریژیانەوێ دەسەڵاتی ڕەهایان بەسەر سنوورەکانی ئێمەیان هەبێ، ئەوان احتراف بە هێزی پێشمەرگە ناکەن لە کاتێکا کە خۆیان سوپایەکی تایفیان هەیە، میلیشیا لە ناو عێراقا حکومڕانە، ئەوەیان پێ هەزم ناکرێت کە سوپایەکی یەکگرتووی پێشمەرگە لە هەرێمی کوردستان هەیە کە توانای پاراستنی سنوورەکانی خۆی هەیە. بەڵام دوجار ئێمە ئەکەوینە شەڕێکی نابەرابەر لەگەڵ وڵاتە دراوسەکانمان کە شەڕی ئێمە نییە بەڵکو شەڕی عێراقەکە ئەبێ سنوورەکانی خۆی بپارێزێ. هێزی پێشمەرگەی کوردستان وەکو بەشێک لە مەنزومەی بەرگری عێراق دانی پێنراوە، بەڵام چ لە ڕۆی تەچیزاتی سەربازیەوە، چ لە ڕۆی هاوکاری موچەوە، هەروەها سەرجەم پێداویستیە لۆجستی و ئەوانەی کە پێویستە بۆ هێزی پێشمەرگە دابین بکرێ بەشێکی لەلایەن هاوپەیمانانەوە بەشێکی تری لەلایەن هەرێمی کوردستان خۆیەوە دابی نەکرێ. عێراق بە هیچ شێوەیەک دان بەوە دانانێکە پێشمەرگە بەشێکە لەو مەنزومە بەرگریەی کە
لە عێراقا هەیە هەروەها چاوی بەوەشە هەڵ نایە کە هێزی پێشمەرگە چەند ئەزمونێکی هەبووە لە ڕابردووە چ لە شەڕی داعشە هەروەها لە ڕوبەڕووبوونەوەی هێزە عێراقیەکان لە ڕووداوەکانی دوای 16 ئۆکتۆبەر. کاکامەران سەبارەت بۆ وەزعی کە دۆخی سیاسی عێراقی تایە و ئەو هەلومەرجەی کابینین بۆ نمونە لە ناوەڕاستی عێراق لە سنتەرەوە بەردەوام دژاتی هەرێمی کوردستان ئەکرێەوە دۆخی ناوخۆی سنتەر بۆ خۆشی باش نییە بینین بەردەوام شەقەمەکانی بەغداد پڕن لە خۆپیشاندان پڕن لە فۆزا پڕن لە کێشە و زۆر جار میلیشیاکان دێنە سەر شەقامەکان و تەنگ بە حکوومەت عێراقی هەڵەچنن و لە پاڵیشیا دەوڵەتانی ناوچەکەش هەریەک بە ئەجندایەک بۆ عێراق کارەکە ینی حتا جگە لە تورکیا و ئێران و هەندێک لە دەوڵەتانی دراوسێ دەوڵەتانی دووری وەکو قەتەر و هەندێک دەوڵەتی وەکو ئیسرائیل و ئەوانەش ئەجندای تایبەتیان بە عێراق هەیە لە هەلومەرجێکی ئەوها پڕ لە تەنگ و چەڵەمەیە سیاسەتی کوردی سیاسەتێکی باشە لە مامەڵەکردن لەگەڵ ئەو دۆخەیەکە لە عێراق گوزەرێ. من پێم وایە تا ڕادەیەکی زۆر جگە لە هەندێک بابەتی تایبەت نەبێ وەکو پرسی سەر و کۆمارۆمانە کە تاوەکو ئێستا نەگەیشتووینە ئەنجام تاکو ئێستا باش هاتووە تەسەورەکەم ئەگەر پرۆسەکە بە شێوازێک بەرە و یەکلاییکردنەوەی چارۆنووسی ئەم بارودۆخە بڕوا و توێژەکان بەردەوامن سەردانەکان بەردەوامن بە تایبەتی لە نێوان پارتیویەکێتیە ئەمەش خاڵی ئیجابی ئەوەیە کە ئێمە لە ناو خۆمانە بتوانین بە یەکدەنگ بە شێوەیەک تەعامل لەگەڵ ئەو بارودۆخەیە بکەین هەروەها لەگەڵ هێزولایەنە سیاسیەکانی عێراقا بکەین کە کەمترین زیانی بۆ هەرێمی کوردستان هەبێ. ڕاستە ئێمە حیزبولایەنی سیاسی جیاوازین دیدگای جیاوازمان بۆ ڕووداوەکان هەیە دیدگای جیاوازمان بۆ ئایندەی سیاسی هەیە چ لە هەرێمی کوردستان و لە عێراق بەڵام ئەوەی کە کۆمانە کاتەوە ئەوەیە کە ئەو ڕوانینە شۆڤێنیەی کە هەیە بەنسبەت هەرێمی کوردستانەوە بۆ هەرێمی کوردستانە بۆ پارتی بەجیانیە بۆ یەکێتی بەجیانیە ڕاستە لە قۆناغەکان هەندێ حیزبی تر لەبەرەوەی بەرژەوەندیان بە شێوەیەک لەگەڵ حیزبولایەنە سیاسیەکان ڕێک ئەکەوێ کۆمەڵێک نەرمی ئەنوێنن بە دژی خواستەکانی هەرێمی کوردستان بەڵام دوجار ئەوەی کە ئەوان دەستیان ئەکەوێ لەو حیزبولایەنە سیاسیانە زۆر کەمترە لەوەی کە لە ئەنجامی یەک ڕیزی و تەبایی لەگەڵ حیزبولایەنە سیاسیەکانی کوردستانە دەستیان بکەوێ. کاکامران سەبارەت بۆ دۆخەیە کە جەناب دواسیەکەی لەوەی کارین کوردستان تا ئێستا باش ئیدارەیە و دۆخەی یاوە بەڵام کاتێکە چینە بەردەم پێکێنانی هەر حکوومەتێکین و لە عێراقا هەمیشە قسە لەسەرەوە کرێ کە ئەگەر بۆ نمونە بۆ نێوماڵی شیعە و سوننە کێشەکە دەسەڵاتە یان زۆر جار لە ناوماڵی شیعە خۆشیە ئەو پەردبوونێکە هەیە لەسەر ئەوەیە کێ پۆستی سەرۆکوەزیرانە بە کێ چەند وەزارەتێ زیادە بە بەڵام بۆ قەزەی کوردی هەمیشە قەزەکە جیاوازە ینی کورد لە پاڵ مشارەکەکردن لە حکوومەت عێراق و پشکی کوردیە بەردەوام مەلەفێکی هەیە کارتێکی سیاسی هەیە لەسەرەوەی کە ڕیزبەندی ئەو ئەجندا سیاسیە نیشتیمانیە استراتیژیەکە بۆ خەڵکی کوردستان گرنگە لە مادەی ١40ەوە بۆ بودجە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بۆ زۆر بابەتی تریش هەمیشەم بابەتانێنەوە سەر ڕۆژەفێنەوە سەر قسەکردن لەسەرم بابەتە خوێنەوەی تۆ چێ بووی کە لەم قۆناغا گەر حکوومەت عێراقی ئەگەری پێکێنانی هەبێ کورد بتوانێ جارێکی تر ئەم کارتە سیاسی خۆی ئیتفاقی لەگەڵ لەسەر بکاوە داخلی بکاتەوە بۆنە پرۆسی سیاسی عێراق خۆی من پێم وایە ئەگەر چ پارتی چ یەکێتی چ بە یەکەوە چ بەجیان ڕێکەوتن لەگەڵ حیزبولایەنە سیاسی عێراقیەکان بکەن ئەبێ ڕێکەوتنیان تەنها بۆ پێکێنانی حکوومەت نەبێت ئەبێ سەرجەم ئەو مەلەفە هەڵپەسێراوانەی کە لە 2023ەوە تاوەکو ئێستا حکوومەتی عێراقی ئیعترافی پێ نەکردووە جێبەجێی نەکردووە بە پێچەوانەی ئەوەی کە لە دەستوری شاهاتوە واتە پێشێلکردنی دەستور بووە گەر حیزبە عێراقیەکان ئەوانە جێبەجێ نەکەن پێم وایە چ پارتی چیەکێتی چ بە یەکەوە بن چ بەجیا بن داخڵی پێکێنانی حکوومەت نەبن چونکە دوجار ئەم یاریە بەردەوامە بێ وەکو بازنەیەکی داخرا و دووبارە ئێمە دێینەوە سەر ئەو شوێنەی کە لێی ڕاوەستابین بۆ لەبەر ئەوەی حکوومەتیش پێک دێ پۆستەکانیش دابەژەکرێ سبەینێ وەزیرێکی کووردە دەسەڵاتەکانی
بە شێوەی پێویست نییە ناتوانێت حکمی وەزارەتەکەی خۆی بکە ناتوانێت ئەوەی شایستە داراییانەی کە پەیوەستە بە هەرێمی کوردستانەوە دابینی بکە ناتوانێت دیفاع لە مافەکانی کوردستان بکە بۆ لەبەر ئەوەی ئیتیفاقەکە بە شێوەیەک نەبووە کە بنەڕەتی ئەوەی کە پەیوەستە بە هەرێمی کوردستان بە یەکجاری بدرێ و کۆتایی پێبێ جارێکی تر ئێمە باز بۆ نمونە لە مادەی 140 نەکەینەوە قۆناغەکان یەک بە یەک ئاساییکردنەوە و هەروەها ڕاپرسی و دوجار کە بێنەوە سەر هەرێمی کوردستان بەو شێوەیە چوارچێوەیەکی دیاریکراوی یاسایی و دەستوری بۆ هەرێمی کوردستان دیاری بکرێت بە خەڵک و خاکەکەیەوە بە دەسەڵات و مافەکانیەوە بتوانین ئێمە بە تەواوی کۆتایی بەو کێشانە بێنین ئەگەر نەتوانین کۆتایی پێبێنین ئەو مەلەفە هەڵپەسێراوانە بە یەکجاری لەگەڵ ئەو لایەنە سیاسیانەی کە دێنە سەر مێزی وتوێژەکان بۆ پێکێنانی حکوومەت پێشوەخت ئێمە نەتوانین لەگەڵیانە ڕێکەوین بە دڵیاییەوە حکوومەتە داهاتوەکانی عێراقیش لە حکوومەتە ڕابردووەکان باشتر نابێت. کامەران ئەوەی کە بۆ نمونە زۆر جار قساکرێت لەسەرەوەی کە بەشێ لە حکوومەتەکان بەڵێ نەدەن لەوەی کە داخوازەکانی خەڵکی کوردستان جێبکەنەوەوانێ هەروەی کە جەناب بشە باست کرد کە زۆر جار نەک دەستور جێبەجێ نکراوە پێچەوانی دەستوریش جێبەجێکراوە شتێک لە دڵنیایی هەیە بۆ کوردیان کورد گوشاریەوەی لە دۆخی هەلومەرجێکی وەکوی ئێستا عێراقا کە دۆخەکە بە نسبەت نێوماڵی شیعی زۆر پەرت و زۆر خراپە و نێوانی شیع و سونەش دۆخێکی ئاسایی نییە ئەکرێت هەلومەرجێکی ئاوا بە هەلومەرجێکی سازا و بزانرێت بۆی کورد بتوانێت بە جۆر لە جۆرەکان زەمانە دۆرگرێت بۆ جێبەجێکردنی خواستەکانی یانەوەی گوشار و فشار بکە بۆی کە ئەم خواستانەی لە داهاتوو نزیکا جێبەجێ بکرێ نەخەریش دڵنیایەک نییە و دڵنیایی کە هەیە بۆ کورد خودی ئەو دیفاکتۆیە کە لە هەرێمی کوردستانە هەیە خەڵکو و خاکەکەی ئەو ئیرادەیە بۆمانەوە بم شێوەیە بە بەردەوامی بە سەقامگیری ئەیەوێ بەردەوام بێ تەنها زەمان بۆمانەوەی هەرێمی کوردستان خەڵکو و خاکەکەیەتی بەڵام پێویستە ئەم جارە ئەگەر چ هەڵبژاردننی پێشوەختە کرا چ ڕێکەوتن کرا بۆ پێکێنانی حکوومەت کورد داوا بکە کە چاودێریەکی نێودەوڵەتی ئەگەر نەتەوە یەکگرتوەکان و ئەنجومەنی یاساییشیش بن باشتر کە چاودێری ئەم پرۆسەیە بکەن لە عێراقا بۆ ئەوەی ئەم سیناریۆیە هەموو ساڵێک دووبارە نەبێتەوە 3 ساڵ جارێ 4 ساڵ جارێ دووبارە نەبێتەوە ئەو کێشانەی کە پەیوەستن بە سەروەری خاکی عێراقەوە بە داهات و موچە و خۆشگۆزەرانی خەڵکی عێراقەوە بە یەکجاری کۆتایی پێوێ بۆ لەبەر ئەوەی بتوانن بە یەکەوە سنوورێک بۆ دەست درێژیەکانی وڵاتانی دراوسێدانێن ئەگەر حکوومەتی عێراق حکوومەتێکی فیدراڵیە چۆن لە دەستورە دیاری کراوە لە کرداریشا بەو شێوەیە جێبەجێ بکەن ئەگەر فیدراڵی نییە لە دەستورە بیسڕنەوە نەوەکو ئەوان دەستورەکە جێبەجێ ناکەن و ببورن هەموو ڕۆژێک بە پێچەوانەی ئەوەی کە لە دەستورە هاتووە بیانوویەکی تازە بە ئێمە بگرن ئەگەر ڕازی نین بەو شێوەیە ئیجماعی لەسەر بکەن کە ئێمە ڕازی نین بەمانەوەی هەرێمی کوردستان ئەو ساش ئێمە بیرێک لە داهاتووی خۆمانەکەینەوە کارتی ڕێفراندۆم کارتێکی زۆر کاریگەرەوە کە تاوەکو سەدان ساڵی تریش بەو شێوەیە لە گیرفانی گەلی کوردایە ئێمە ئەوسا بیر لە واقعێکی ترەکەینەوە بۆ بڕیاردان لە چارە نووسی خۆمان مادام تۆ بەمەی کە تاوەکو ئێستا هاتوین ڕازی نین کەواتە منیش پێت ڕازی نیم ئەوسا هێزی سەربازیە بەکارێنی پێشتریش بەکارەتێنە بەڵام چوارە نووسەکەت بە شێوەیەک بوو ئەوەی کە کورد ئەم جارە زیاتر ئەبێ ئیلحاحی لەسەر بکە چاودێرێکی گشتی نێودەوڵەتی هەبێت چ بۆ پەیوەندیەکانی کورد و حکوومەتی عێراقی بۆ ئێمە تاکە هەرێمی فیدراڵی لە عێراقا چ بۆ دابینکردنی ئەو شایستە داراییانەی خەڵکی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان کە لەسەر حکوومەتی عێراقیە هەروەها جێبەجێکردنی ئەو مادە دەستوریانەی کە پەیوەستە بە هەرێمی کوردستانەوە کە تاوەکو ئێستا جێبەجێ نەکراون ئەگەر ڕێکەوتنە هەر ڕێکەوتنێک بەو شێوەیە نەبێ و چاودێریەکی نێودەوڵەتی لەسەر نەبێ ئەوان هەموو دەمێک حازرن بۆی ڕێکەوتنەکان پێشێل بکەن چونکە لە سەردەمی
حسێنەوە کە بەڵێنیان پێدا و درۆزن بوون لەگەڵ یا ئێستا خۆیان شینی بووەکەن پاش 1400 ساڵ تاوەکو ئێستا عێراق بەو شێوەیە هاتووە وڵاتێک بووە پڕ لە درۆ پڕ لە نیفاق پڕ لە دووڕووی پێم وایە کورد ئەبێ هەوڵی ئەوە بدا کە چاودێریەکی نێودەوڵەتی هەبێ بۆ سەرجەم ئەو پەیوەندیانەی کە لەگەڵ حکوومەتی عێراقا هەیەی ئەگینە بە هیچ شێوەیەک ناتوانێت بگاتە ئەنجام لەگەڵیانە. کامران غەریب چاودێری سیاسی سواز بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕاڤە و سواز بۆ هەموو شکردنەوەکان. زۆر سواز بۆیەوەش دەستی خۆش و زۆر سپاس. ئازیزان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ڕاڤە و تا ڕاڤەکردنێکی تر بەخواتان نەسپێرین و خواتان لەگەڵ بێت.